ڕەنگە زۆربەی کات ئێمە لە وەرزی هاوینە زۆرترین گرنگی باخ و باخاتەکان بدەین یاخۆ وا بزانین کە زۆرترین گرنگی لەم وەرزە پێویستە کە بدرێت بە ئەو درەختانی کە لە نێو باخەکاندا ڕوێنراوە هەر لە ڕووی ئاودانەوە بێت لە ڕووی کۆمەڵێک لە ئەو گرنگیدانە بێت کە بە باخەکان ئەدرێ بەڵام ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بەڵام لە وەرزی پاییزدا با بزانین پێشتر کە لە وەرزی هاوینە پێویستی بۆ کردووە ئاودانی ڕووەکەکان بە شێوازێکی بەردەوام بێ ئێستا لە وەرزی پاییزدا پێویستەکە بە شێوازێک بێ ئاودانی زۆر لەم وەرزە کاریگەری لەسەر کاریگەری خراپ بێگومان لەسەر ڕووەکەکان دروستەکە یاخود پێویستەکە بە شێوازێک ئەم بابەتە ڕێک بخرێ بۆی کاریگەری خراپ لەسەر ڕووەکەکان دروست نەکا بۆ ئەوی بەوردی گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز عەلی عوسمان محەممەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی ئەندازیاری و دیزاینی باخچەکان فەرمووداگانی بەخێر بانی باش بەیان بینەرانی خوشەویستیشمان باش مامۆستا با هەر سەرەتا لە ئەوە دەست پێ بکەین لا وەرزی هاوینە ئەو ترێکە هەتاوەکو ئاوی زیاتری ڕووەکەکان یاخود درەختەکان بدەی ڕەنگە گەڵاکانی گەشتر بێ وزەی باشتر بێ ڕووەکەکە باشتر گەشە بکە لە وەرزی پاییزا پێویستەکەم ئاودانە چۆن ڕێک بخرێ ینی ئەو کەسانێک کە باخێکیان هەیە خۆیان وا ڕاهاتوون کە هەفتەی 2 جار بۆ 3 جار ئەگەر زیاتر نەبێ باخ و باخاتەکان لە وەرزی هاوینە ئاو بدەن پێویستەکە لە وەرزی پاییزی شاهر بەم شێوازە بە یاخود چۆنی بێ بە شێوەشی گشتی ئاودان وەگەڵێ سەرچاوی بڵنجیانە ئاو بە تایبەتیش لە وەرزی هاویندا گرنگە ئاودان بەڵام کاتەکانیشی ئەبێ تەنزیم بکرێ لە هەمان کاتە جۆری ڕۆکەکان و هەتا ئاراستەی باخچەکەش کاریگەریە لەسەر کەمی ئاودانەکە و تەمەنی ڕۆکەکان جۆری خاکە و چەندین هۆکارتریش بە شێوەشی گشتی زۆرترین پێداویستی ئاو لە وەرزی هاویندایە لەبەرەوەی پلەکانی گەرما بەرزە زیاتر مەسەرەن تقریبان بڵێن ئەو کەمی ئاوی کە تۆ دێ بە ڕۆک سەی 98 ئەبێ بە هەڵم یا مەسەن بۆ سەرکردنەوەی دەوروبەری خۆی بەکارێنێ تەنها سەی 1 بۆ سەی 2 سوادە لێکە بۆ کردارە فەسلەجێگانی ناوخۆی ڕۆکەکە لەبەرەوە ئەبێت کاتی ئاودانەکە بزانیش کاتێکە ڕێگای ئاودانەکەش زۆر گرنگە بەنسبەت پاییزەوە لە بەسەر پرسیارەکە جەنابتەوە پاییزیش بڵێن گرنگە بۆ ئاودان نابێ زۆر جار بڵێن زۆر لە ماوەی چەند ساڵی کارکردنمە زۆر جار سەندیقەتم ماوە لەگەڵ بۆ مانگی نوێیان پاییز دەست پێکە خەڵکاوە بێتە لە باخچە شتەکانی ناپێەوە زۆر جار بڵێن ئێمە بە شێوەیەکی دوو جۆر وەرزمانیان دوو جۆر وەرزی گەشەمانەیە وەرزی بارمانەیە کە لە مانگی سێوە دەست پێکە تا تقریبا مانگی 6 26 و ئەوە سێ گەشە ڕۆکەکان دوای 15 نوێ مەسەلەن لە دوایەکینەوە بەپی شوێنەکە گۆڕێ وەرزیشکی گەشە دەست پێکات بکرێتە وەرزی گەشەی پاییزە لەو کاتەشا بڵێن ڕۆک پێویستی باوێ بەڵام پێداویستەکەی کەمترە لەوەی هاوی باش کاتەکەی لە وەرزی پاییزی گرنگە بە هەمان شێوەی کە ئاماژەت پێکرد لە وەرزی هاوینە ئەڵێ کاتەکەی زۆر گرنگەکەی ئاوی ڕووەکە بەنسبەت وەرزی هاوینەوە لەبەرەوەی بڵێن سەعاتەکانی لێدانی تشکی ڕۆژ زیاترەوە ڕۆژ درێژترەوە لێ گەرما بەرزترە باشتر وایە لە بانیان زوو یان بڵێن دوای ساعت حوتی ئێوارە یان تا مەسەرەن شەوانە ئاو بەپی شوێنەکە بۆ نمونە بەعز باخچایە خەڵکیا دانیشە باشتر وایە 12 شەوە تا 5 بەیانی ئاو بدرێت بەنسبەت پاییزەوە لەوانەیە بڵێن تا حدێک تیشکی ڕۆژ کەمترە بێ بەڵام هەر باشتر وایە بەیانیان یان ئێوارن ئاو بدرێت بە تایبەتی ئەگەر ئاودانەکە بڵێن بە ڕێگای پرژاندن بێ ڕەش بێت سپلیکلەر ئەو دڵۆپە ئاوانەکە لەسەر گەڵەکانە وەستێ وەک شێوەیەکی زەڕەبین دەورە بینەوە گەڵەکانە سوێنێ ئەمیش هەر بە هەمان شێوە باشتر وایە بانیان زوو یان بڵێن دوای ساعت 5 جوان ئاو زۆر باشە با باسی شێوە بکەین شێوازی ئاودان بە شێوەیەکی ئەندازەی لە پێی پارکەکان و باخچەکان کە گەورەیە و وەسەتە و بچووکە و هەتاگاتە و باخچەی کە لە ماڵەکانی شەهەمانە ئەمانە چۆنە بێ سیستەمی ئاودانیان بۆ دابنرێ و بە شێوەیەکیش ئاو بدرێت کە ڕووەکە سوودی لێ ببینێ زۆر جار لەوانەیە ئەم ڕۆکانە هەندێکیان بە باشی ئاوەر بگرن هەندێکیان بە کەمی ئاوەر بگرن ئەمە واکەکە بە شێوەیەکی ئەندازەیی شێوەکە شێواوی پێوە دیار بێ ئەمە تا چەند کاری لەسەر کراوە لای ئێمە بە شێوەشی گشتی دوو سیستەمی ئاودێری هەیە سیستەمە کۆنەکە کە جاران مەسەن بە شێوەی جۆگا و شوێنەکە مەسەن غەرقەکرا لە ئاوە
ئەوەی سا باوی نەماوە یان مەسەن ڕێژێکی زۆر ئاو بڵێن بەهادەرە ڕۆیشت دەوروبەرەکان بۆ گشتوگیا زۆر بێ ڕۆکەکان بڵێن ئاوێ ناگەشتی ینی چۆنەڵێ کەفاعەکەیان توانای ناگەشتە 3 دوای مەسەن لەم چەند ساڵی دوایە لەم 6 ساڵی دوایە سیستەمێکی ئاودێری هات پێوتێ سیستەمی مۆدێرنیان نوێن کە زیاتر مەسەن ئاوکە کرێتە بۆریەوە بە بۆریە گوازرێتەوانە مەسەن بە شێوەی دڵۆپاندن یا مەسیەوەی پڕژاندن یا مەسەن جۆرشکەمان هەیە لە ژێر خاکەکەەوە ئاوەدرێت تەمەنم بەکارنانیم جۆرانە احتیمال دەکاتە سەر ئیمکانێتەوە شخصە لە هەمان کاتا بڵێن کەشواوە لە شوێنەکە جۆری ڕۆکەکان جۆری خاکەکە چەند بۆ کارێکی دریشکاری تێگە باشتر وایە مەسەلەن یان چۆنەڵی سیستەمێک هەڵ بژێرین کە بکون چیە لەگەڵ خاکەکەیە لەگەڵ ڕۆکەکانمانە لەگەڵ کەش و هەواکەیە نظام ئێستا زیاتر دڵۆپاندنە بۆ دار و درەختەکان لە هەمان کاتا بۆ چیمەنەکانیش بەشێوەی پڕژاندنی ئەو زۆر باشە مامۆستا ئاماژە بۆ کردوتێ چۆن وەرزی هاوین وەرزی گەشەی وەرزی بەهار وەرزی گەشەی ڕووەکەکانە بە هەماشەوە وەرزی پاییزیش وەرزی گەشەیانە پێویستەکە چۆنی گرنگی بە ڕووەکەکان بدەیت یعنی جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە تۆ لە وەرزی هاوینا کۆمەڵە گرنگی هەیە بۆ باخ و باخات و ڕووەکانی خۆتی ئەدەی لە وەرزی پاییزا گۆڕانکاری بەسەرابێت چۆنی گرنگیان پێ بدرێ لە نسبەت بڵێن وەک باسمان کرد مەسەلەن لە 26 کە سەرتا مەسە هاوین دەست پێەکە تا کۆتایی هاوین ڕۆکەکان ئەچنە سوورێکی مدبوونەوە یا مەسەن پێوتە بەعادپێتە تەوری ڕاحە یعنی گەشە ناکە لە هەمەکەتا گەڵاوشیشی ناوەری یانی مەسەن خۆی بڵین ئاماداکە گەڵەکانی مەسەدا پۆشە بە تەبەقێکی شەمعی لەو گەشەی خۆی هەوەستی مەسەلا مەحاولاکە گەڵەکانی بڵێن بە شێوە بگونجێنێ لەگەڵ تیشکی ڕۆژەکە بەرگەی ئەو بڵین گەرمی شتە بگرێ هەندێک لە ڕۆکەکان بڵین گەڵایانە وەرێنن هەندێک مەسەن ڕۆکمانێ بۆ نمونە بڵین بۆی وشک نەبێ چیەکە چەند لەخێکی ئاوی لە قەتعەکە وشکێکە هەیەنە مەسەن نهاییان ڕۆکەکە وشکەکە هەیەنە گەڵای پێوە نامێنێ هەیەنە بڵین گوڵماکە هیانە بڵێن بەرەکانی هەڵەوەرێن ئەمە ڕێک لەگەڵ ئەوەی کە ئەچیتە دەستپێکی وەرزی پاییزەوە یاخود وردەوردەوە بڵێن وەرزی هاوی نامشتە ڕۆدا کەچنە وەرزی پاییزەوە بەعکسەوە مەسەن زۆر ڕۆگە بینی وشک بۆ گەڵای تازاکاتەوە گوڵی نەکرد بێت دەست بە گوڵەکاتەوانێ هەمانە ئەوەی کە بەشی سەرەوەی وشک بڵێن بەشە سەوزەکەی وشک دووە ڕەکانی ماوە بۆی نەفەوتێ گەشەی تازاکاتەوە لەبەرەوە مەسەن هەندێک کردداری بڵێن خزمەت گوزاریمانێ لابەردنیە و گەڵا وشکانە لە وشک بۆکان مەسەرەنە و گوڵانی کە وشک بۆتەوان پاشماوەکانی باسییان پێیسان با پاچین و گوڵە باق ئەگەر هەڵی پاچین یانە 15 بە دواوە لەم کاتا گوڵی تازەمان مامۆستا زۆر کاتێمە گرفتیەوەمانێ لە پارکەکانمانە ئەو نەمام و درەختانەی کەی چێنین پەیوەندیان بەیەکەوە نییە هەندێک لە نەمامەکان پێویستی بوێ ڕۆژانە ئاو بدرێ هەندێکیان لەوانێ بێ هەفتەی جارێک ئاو بدرێ یان دوو جار ئاو بدرێ زۆر جار ئەمە گرفتی دروست کردووە ینی تۆ ناتوانین ڕێژەی ئاوەکە بە شێوەیەکی یەکسان دابەشکێ بەسەریانە تا چەند گرنگە بە شێوەیەکی گونجاندن نەمام و ئەو گوڵانەی کە لە باخەکەی هەیە پەیوەندیان بەیەکەوە هەبێ لەگەڵ کەشی یەکتران ڕابێن بۆی کە سروشتێکی جوانە پێبەخشە و ڕێژەی سەوزایەکەش زیابێت و ئەو هەڵوەرێک نەژڕونێت سە خۆشبەختانە بڵێن لەم سیستەمە تازی ئەودێریە ئەتوانین بڵێن تا حدێک بە نابێ مەسەرم بۆ نمونە تۆ دوانە پاڵێکە هیچیان ئاوی زۆر هیچیان ئاوی کەمی وگەگایان بی مەسەن بەڵام توانی بۆ نمونەمە ریزێکە ریزی دوایەوە ریزی دوایەوە ئەتوانین بڵێن ریزەکە بیگونجێنین لەو بابەتە بێ کە نەفسی کەمی ئاویان بوێ بەشی گشتی بڵێن ڕۆکەکان چەند جۆرێکن هیانە ئاوی زۆرێ هیانە مامناوەندە هەیە کەمترین ئاوی ئێمە نابێ ئەوەی کەمترین ئاوی لەگەڵەوەی کە زۆرترین ئاوی وگەگایان بێت لەو حاڵەتا بڵێن لەسنم سیستەمە تازەی تاقیتیان مەسەلەنەوە ئەتوانین بڵێن تایمەر هەیە یان مەسەر کاتیکردنەوە یان کەمی زیادەکەی سەتەری بکەین بەڵام ناتوانین مەسەرەن بۆ نمونە هەموو ڕۆکەکانی باخچەکەمان یەک جۆرێ یان یەشە لە جوانەکانی ڕۆگە لە باخچەکانە بێ هەمە جۆری دەبێت کە هەمە جۆری دەبوو ئەکید بەشێکی پێداویستی زۆری ئاوێوێ بەشێک کەمیەوێ لەو حاڵەتا مەسا توانین تەرتیبیان کەین بۆ نمونە ریزێک کە نفسی پێداویستیان هەیە سۆندێشی بۆ دانین تایمەرێکی لەسەر بێتوانین مەسەوە کەمترین یان چەندی ئەو پێویستە ئەوەی بینە ئەوەی تر کە زۆرتری پێویستە زیاتر بۆ بکەینەوە دەتوانین سەرکەم بکەین زۆر باشە جا مامۆستا بەردەوام لە وتەکانتە ئاماژە بۆ ئەدەی کە درەختەکان جۆری پێویستیان بۆ ئاو یاخود بڕی ئەو ئاوەی کە پێویستیان پێ هەیە جۆری درەختەکە فەرقی هەیە بێک ئەنجاوازن هەنێکیان هەیە زۆر پێویستیان پێەتی هەنێکیان ڕەنگە بۆ ڕادێنە بێ هۆشیاری خەڵکی یاخود هاوڵاتیانی خۆمان لە کاتێکا کە باخێکی هەیە لەسەر ئەم بابەتە تاچە ڕادەیەەکە یعنی وتا چەندیش گرنگە خەڵکی کە باخێک دا ئەمەزرێن یاخود دروستی ئەکا هۆشیاری تەواوی لەسەر ئەم بابەتە هەبێ بۆ ئەوەی کە دوجار باخەکەی باخێکی گەش و جوان بێ و ئەو شێوازە بێت کە لە خەیاڵی ئەوە هەیە کە باخێکی بۆ شێوازە دروست بکە بەڕاستی کە بڵێن تۆ لە سەرەتایە بڵێن باخێ دروستکەی
زۆر جا مەسەڵەن قسەیەکەم دروستکردنی باخ و باخچەوانە تەنهاوە نییە پاچخواکە نازێت بێتن دوودار بێنجی بێڕێنێت چەندین ئەساسیات و چەندین عناصر و بە دیزاینی بۆ بکەی استشارە بە خەڵک بکەی ئێستا خۆش بەختانە بە ئەنواع مەسەڵەن شارە زمانەیە لەو بوارەیە هەتا مەسەڵەن ئەگەریشە لە ماڵی خۆشی بکە کاتێ لە مامەکان ئەگرێ لە مامگەکە ئەکەیت خەڵکی پسپۆریت ئەتوانێت پرسیار بکە گرنگترینش لە باخە خاکەکەیەتی باشتر وایە مەسەڵەن ئەو خاکی کە هەڵیە بژێری گونجاو بێ بۆ نمونە هەندێک ڕۆکمانی پێویستی بە خاکێکی نەرمە هەمانە پێویستمە بە خاشێکی بڵێن ناوەندە هەمانە پێویستە بە خاشێکی قورسە ئەبێ ئەو ڕۆکانی کە هەڵیە بژێری لەگە خاکە بگونجێ ڕێژەی بڵێن مادەی سەمادی حیوانی یا سەپینەوە ئاژەڵیوانە ئەبێ بزانێ بۆ نمونە خاکمانە چی پێکدا هەمانە لەگەڵ پێکدا لە قوم دەپەین ڕێژەکانیان هەندێک ڕۆکمانی پێویستی بە خاکێکی بەپیتە ئەگەر لە خاکیشی بڵێن پیتی نەبێ گوڵاکە گەشەی جوان ناکە بە پێچەوانم وەرن هەندێک ڕۆکمانی ئەگەر لە خاکێکی بەپیتا بێ بەس گەشاکە لەوانەی گوڵنەکە خەڵکی ئێمە ئێستا بەدوادا چوونەکە بۆ ئەم بابەتانە بۆ زۆر بڵێن بەبووی سپۆرێکمەوە لەگەڵ خەڵکانە بەسە سەدانی چەندین باخچەواناکەم خۆشبەختانەیە ئێستا مەسەڵەن خەڵک ئەو شانە گرنگی پێدا هەتا ئەگەر مەسەڵەن خۆشی گرنگی پێدا کاتێ لە مەشتەلەکان لە مامگەکە و ڕۆکان ناکرێ مەسەڵەن پێڵێن تو بۆ چۆ دەوێت چۆن بەکارێنی یان مەسەڵەن خەڵک ینی هەمانە بڵێن سپۆرژ نیە لە بەڵام جوانترین باخچەیە لە ماڵەوە مەسەڵەن تۆ کە ڕۆژی ڕوێن ێزانی چەند یاو پێویستە چەندی خزمەت پێویستە خاکی چۆنە گەشەی چۆنە یعنی ئەو شتانە خەڵک بەشی خۆی باشە باسی ئەو گوڵ و نەمامانەمان کرد کە لە شەتڵگەکانە هەن زۆر کات لەو خانووە پلاسیکانەیە لەوانەیە گەشەی باش بکات چکە کەشوهەواکەی لەبارە ئێتر خەڵکانێکی شێ حەزی لێکە لە ماڵەکەی خۆیان ئەم گوڵانەی هەبێت زۆر جار کەی کڕێی باتە ماڵە وشکە بێت لەبەروی ئەو ژینگەی بۆ دروست ناکات تا چەند گرنگە بەپێی ئەو کەشوهەوایە تۆ گوڵانە بێنی بینێژیت کە لەگەڵ زەویەکە و لەگەڵ حوشەی ماڵەکەی توێ ڕایەت بە شێوەیەکی گشتی بڵێن ڕۆکی ناوماڵیش کە پیانوتی ئیندۆر پلاندیان خۆی لە ئەسڵا مەسەڵ ڕۆکێک نییە لە ماڵا بژێت ئەم ڕۆکان مەسەڵ چەند جای باسم کردو ئەمەنە ڕۆکی ناوچەی ئیستیوایەکانە ئەوان لە زستانە پلەی گەرمیان ناگاتە ناقیزدە و 15 و لە هاوی نژاوگاتە 45 هەژدە بۆ 25 ناگاتە 30 دەرەجە سابتە ڕتوبیان مەسەڵ من لە هاوی ناگاتە منم ساڵ تێبینیم کرد تا 39 هات ڕێژەی ڕتوبەکەوە نادرێ ینی سەر ڕۆک گەڵاکەی سوێت نسبەتە ڕۆکان و نابێت لە 45 دابەزێ نابێت پلەی گەرمیان لە 15 دابەزێ نابێت بگاتە سەروسیشەوە ئێمە ئەو ڕۆکانەکە هێنین لە ژوورۆ دایانی یانوتێ ڕۆکی ناوماڵ باشتر وایە مەسەڵەن ئەو ڕۆکانش بڵێن پێداویستابێتی خۆیانە هەیەە مەسەڵەن ڕتوبەی زۆرە باش وایە لە مەتبەخاداندرێت ڕێژەی بڵێن ڕتوبە زۆرترە هەیەە بڵێن ڕووناکی زیاترە بێ نزیکی پەنجەرە بێ هەیە کەمتر بێ مەسەڵەن بۆ هەکەس لەبەرەوە ئەو ڕۆکانە مەسەڵەن کە تۆ زۆر جارێنی لە خاص بەتایبەتی لە ناو خانوو شوشیان ناو مەشتەلەکەیان ناو ژوورێکی مەسەڵەن پلاسیکیان دانراوە باشتر وایە یەکسەر نەهێنی بڵێن لە شوێنێکەوەدانی کە ڕۆکەکە کڕی باشتر وایە مەسەڵەن دووداری وەدانێ کیسێکی نایلۆنی شەفاف لێ بەسی لەژێر مەسەڵەن بەلاسیکێک بێبەسی تا تقریبا هەفتەیەک کە یعنی بۆ ماڵەوە 5-6 ڕۆژ اینجا کیسەکەی لێ بکەیتەوە بۆ تا گونجێ مەسەڵەن وەک وایە تۆ لە حەمامێکی گەرما بێتە دەرەوە بچیتە جێوێکی نەگونجاو یەکسەر توشتە خۆشە بێ ڕۆکیش وایە ڕۆک ناتوانم بەڵێ بۆ نمونە چاکە دێگەن شتێ لەبەرکە خۆی بگونجێنە یەکسەر مەسەڵەن بۆم پێوتە تەخیری مفاجی یعنی بڵێن کە پلەی گەرماکە یان کەشەکەی گۆڕە هەموو گەڵەکانی وەرێ باشتر وایە بەڵێن بە تەدریج بیانی یعنی یان دایپۆشی ماوەیەک دوای دەکەیتەوە تا لەگەڵ جۆگا گونجێ مامۆستا هەنێک لە ڕۆکەکان هەیە لە ناوچەی زۆر سەرمایە ڕەنگە گەشە نەکەن یعنی بارودۆخی کەشوهەواکە زۆر بۆ ئەو ڕۆکە گونجاو نەبێت ئەگەر هەر منتیقی لای خۆمان وەرگری هەندێک لە ئەو ڕۆکانی کە درەختە مزرەمەنیەکان زیاتر لە ناوچە ساردەکانە ڕەنگە زۆر باش گەشە نەکەن بە نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە درەختی لیمۆ چەند بتە لە منتیقی شارباژەر زۆر گرنگی پێ بدەی زۆر بتەوێت ڕۆکەکە یعنی دروست ببێت دروست نابێت هیچ ڕێگەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە تۆ لە وەرزی زستانە ئەم ڕۆکە بپارێزی تاوەکو خۆی ئەگرێت تاوەکو دروست ئەبێ بۆ ئەوەی کە لەو ناوچەیەشدا بڕوێت بەڕاستی ئێمە دوو جۆر ڕۆکمانەیە بە شێوەیەکی گشتی هەمانە گەڵاوەریەوە هەمان هەمیشە سەوزە جەوی ئێمە کوردستان پێوتێ مەسەڵەن ناوچەی معتەدیل چیم ناوچەیە مەسەڵەن زستانمان زۆر ساردا هاویمان زۆر گەرمە دوو وەرزی بڵین مامناوانمانێ پاییز و بەهار لەبەرەوە دوو وەرزی گەشەمانێ بەنسبە ناوچەی سوایەکان بە دەرەجای ساڵ گەشاکە بەنسبە ناوچە ساردەکانەوە لە سفەتێکی کەمە ئەو ڕۆکانی بڵین هەمیشە سەوزەکان بەڕاستی ئێمە بەس نۆبەریات مەسەڵەن چەند ڕۆکێکی ترمان لەوانەیە هەمیشە سەوز بێت لە مەسەڵەن ناوچەی زاویتەوانە مەسەڵەن لە ژاڵەوانەشمانێ بڵین لە ناوچەی بڵین سلێمانیوانە ئەوانەی تر ڕۆکە هەمیشە سەوزانەی بینی زۆربەی هێنراوە
و بە تایبەتی تریش مزرەمەنیەکان مزرەمەنیەکان مەسەلەن باشتر وایە پلەی گەرمی نەگاتە ژێر سفر ئێمە بە پێچەوانەوە مەسەلەن ناقیس 20 تۆمار کراوە لە سلێمانی و پلەی گەرمیشمان بڵێن لە هاوی چلونۆ نزیکی 50 بوانێ لەبەرەوە ئەو ڕۆکانە باشتر وایە مەسەلەن بە باغ نەکرێت من زۆر جار بینیوە خەڵک باخی کردووە چەند ساڵە خزمەتی کردووە سمۆجێکی سەرماتەوە هەمووشی بوون یان بەرناگرێت مەبەستەوەی لە شوێنێکی تایبەت ئەم زیاتر لە ماڵانە ئەتوانین شوێنێکی پارێزراوە ئەتوانین لە زستانیشا بڵێن ئەو فترەی مەسەڵەن هەفتەی دوو هەفتە سەرما بێت توانین بەناوێنێ بە شتێک دایک ئەمە ئەگەر لە باخێکا بێت لە باخی ماڵان توانین بەڵام ئەگەر تێم ناوچەی شار باشێر مەبەستم ئەو بەنایلەکەی پێچیت هەنێ جار ئەبینی دوێنیەکیشی پێوە ئەپێچنی ئەنی بۆی گەرم بێت تا ڕادێک ئەمانگەن لە باخێکا بێ ناتوانانی ئەمە ناتوانێەوە عملی نیە زۆر جار بینیوە باقی مزرەوانیان کردووە چەند ساڵ خزمەتیشی کراوە زۆری ئەسڵ وشە لەبەرەوە بە تایبەتیش بڵێن ناوچەی شار باشێر ناوچەیەکی زاردا من تەوسیە نادەم ئەگەر لە حاڵتێکە بۆ جوانیش بڕوێنی باشتر وای نارنج چونکە بەنسبەت لیمۆوە زیاترین بڵێن کەمی ئەوەیە ڕتوبە و پلەی گەرمی زۆر بەرز تەحمل ناکات لە ئەمە کاتیش لە سادیش تەحمل ناکات ترنج لەگەڵ بڵێن نارنج ئەو دوانە تا ڕادێک دوای پرتەقاڵ یعنی لیمۆ لە هەمویان بڵێن حەساسرە زۆر باشەوە معلومەیەکی زۆر باش بوو چەند ساڵە هەر ئەمە لیمۆ بڕوێنمەوە بەڵام هەر وشکە بێ بەدەستمەوە ئەیگۆڕم بۆ نارنج ماڵە لە کراوەیەکە مەسەن بە تایبەتی ماڵەکە ڕووی لە بڵێن جنوب باشوور بێ یان باشوور باشەڵات تا حەدێک زۆر باشە با باسێکی ئاودانمان کرد بینەوە سەر ئەو ڕێژە ئاوەی کە ڕۆژانە ڕووەکەکە پێویستێتی ئەو گوڵە پێویستێتی ئەو نەمامە پێویستێتی ئێترێسا لە وەرزی پاییزین ئەو ڕێژە ئاوەی کە ڕۆژانە درا بە نەمام و گوڵەکان بە تایبەتی لە وەرزی هاوین و گەرماکە کە بە ڕێزی ئاماژە و پیاوتر لە شانە بێ باشترە بۆی کە و گەڵایەنەی نەسووتێ یاخود تووشی هەڵوەری نەبێ لەم وەرزەیە باشترین کات کەیە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە باخەکانی خۆمان ئاو بین بۆی کە گەشە بکات نەوەکو زیانی بەرکەوێت بەنسبەت بڵێن و باسم کرد زۆر کەسێ مەسەن لە پاییز ئاوەگرێتەوانە گرنگە ئاودان بەڵام نفسی کەمی هاوین نا و لە هەمان کاتیشان مەسەلەن زۆر ڕۆکەیە تقریبا 30 ساڵ لەو بوارەیە ینی زۆر جار دقەتی ماوە لە پاییزە ڕۆگوشکە بێ بە تایبەتی ئەگەر ئیمالی ئاوینیت بۆ چونکە کەش بڵێن بە تایبەتی خاک لە نزمترین بڵێن ڕێژەی کەمی ڕتوبایە ئیتر هەم خەریکە بارانە باری و بڵێن بەتوای وشکە بێتەوە ئەگەر ئاو نەدەی زۆر جار مەسەلەن دەڕۆکان وشکە بێت بەڵام پێویست ناکە نەفسی کەمی هاوین بێت چونکە بۆ جەوفێنەکە بێ شەوانە بڵێن ڕتوبە زۆرترە بێ ڕۆژیش کورد دەبێت ینی بڵێن ڕێژەی بوون بە هەڵم بوون کەمە بێتەوانێ یعنی ئەگەر لە مەسەن لە هاوی نابوون بڵێن لە هەفتەیەکە سێ جار ئاو دابێ باشترە مەسەن جارێ دوو جار و کە چووی مەسەن دوای 15 باشترەوە یەک جار لە هەفتەیەکە بەڵام هەندێکی ڕۆکی ترمانێ بۆ منە بڵێن چیمەن و گوڵی ود باشتروا مەسەن ڕۆژانە یان دوو ڕۆژ مەسەن جارێک ئاو بدرێ بەسبەت کەمێکەوە زۆر جار مەسەن وات پێش بڵێن تەقدیر کراوە لە جەوی سلێمانیا 10 لیتر بۆ 12 لیتر بۆ ڕۆژێک مەسەن بەسبەت مەترێ دووجار چیمەنە مەتر مەڕبعەیەکیش 8 لیتر بۆ 10 لیتر مەسەن کەمێک کافیە بۆ گوتمان لە پاییز لەوانە مەسەن کەمیە کەمتر بێتەوە زۆر باشە جاوا مستاگیان بپێ ئەو ئەزممونەی کە بەڕێستان بۆ ماوەی 30 ساڵەوە ئاماژەت پێکە لەم بوارەیە کارەکەی ڕێنماییەک بۆ ئەو کەسانی کە باخ و باخاتیان هەیە بەدەر لە ئاودانەکە هیچ ڕێنمایەکی تر هەیە کە بدێ بۆ خەڵکانە تاوەکو گرنگی بە باخەکانیان بدەن لەم وەرزەیە مەسەن بەنسبەت بڵێن وەرزی پاییزەوەی تر چۆنەڵی ڕۆکەکان ئەوانی کە بە تایبەتی لە بەخشەکانن هەندێکیان گوڵەکەنەوانێت مەسەن هەندێک ڕۆکمان هەیە بڵێن بەری پێوەیە ئەم بۆ جوانی بەکاری مەسەن هەیە هەناری تری هەیە مەسەن سێوێ خۆخەیە پرتەقاڵان مزربەنێگانەوە ئیتر دەوە مەسەن جەو فێنەگە بێ یان بەرەو سادیە ڕۆ خۆی ئاماداکە مەسەن بۆ سوڕی زستانە باشتر وایە مەسەن ئەو گەڵایانی کاوەریە یا مەسەرن ئەو لەقانێکە نەخۆشە لێکەینەوە مەسەن بەعزی بۆ نمە کرمی قەدیمانەیە ئەچێتن مەسەرن سوڕی بڵین مانەوەی زستانی ناو لەقەکانە باشتر مەسە ئەو لەقانە ببرێ ئەو بەرانەی کاکەوێتە خوارەوە ئاکیت بڵین سەبەبێکی سۆجا مەسەن بەوەی نەخۆشیەوە دیە باشتر ئەو بەرانە کۆ بکرێتەوە بڵین دوور بخرێن بسووتێن دێت ئەو لەقانێکە نەخۆشە ببرێن هەندێک مەسەن خەڵکمانەیە لە پاییزە بڵین دارەکانی هەڵە پاچێ بۆ نمونە تووە سەبا بەحوانەیە ئەڵێ پێشەوەی گەڵاکانی بوەرێ ئەو خۆی ئاڵێ پاچێ و باش نییە باشترا مەسەن گەڵاکان بەشێوەکی سروشتی زەد بێ چونکە لە کاتی کە خۆی دروستترین کات بۆ هەڵپاچینی دارەکان باشتر وایە بڵین گەڵا زەرد ببێ یان بڵین بوەرێ ئەنجا تۆ هەڵی پاچی بۆ چونکە ئەو توخمانێکە ناو گەڵاکانە ڕۆکە خۆی ڕایکێشێتەوە
بەڵام زۆر کار لە خۆمان لێ ببوورە کاڵێنەوە نەمامانی بە تایبەتیوانی بەردەگاکانمان لەم نەمامە تازانە لەبەرەوەی لقەکانی زۆر بڵاو بێتەوە زۆر جا گرفتیش بۆ دروستەکە هەندێک وڵاتیەڵێ ئەمە باوە ئەڵێ هەمووی هەڵپاچە بۆی بۆ ساڵێکی تر زیاتر قوتی هەبێت و زیاتر بتوانێت زیاتر من بەسمەوەی کاتەکەیت یانی بێڵی گەڵاکان زەر ببێ نەک بەسم بە سەوزیاڵی پاشوکە بۆ ئەو کەمێ خواردنەوە ئەو توخمانی دیاتی ڕۆک خۆی بڵین گەڵا زەر نابێتەوەی خوارد هەموو توخمەکانی لێ دەرێ ڕاکێشەوە لە قەدەکەی خەزنێکە جاگەڵەکانی وەرە ئەبێ بچێتە سووری متبوونی گەڵا دەستی بە زەربوون کرد ڕۆکەکە وردەوەدا چە لە سۆری متبوونەوەی توخمەکان لە گەڵاکە ڕاکێشە بەڵام ئەگەر سوت و بیبڕی ئەو واکە مەسەن لەقی تازە بکاتەوە کە سەرمایەت لەوانەیە ڕۆکە وشک بێت دەستەکانە خۆش دەستەکانە خۆش بێت